بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. كتابي نازداري مداواة النفوس وتهذيب الأخلاق، يعني كتابي الأخلاق والسير ابن حزم. إيكا كلا كتاب الزورز والنايابة كان كأمتي إسلامي زورز وسوديان لي ورقرتوا همو أكتبان لتسكية وتربيان وسراون خلق زور سوديان لي ورقرتون. إيكا كلا كتابانش كزور سودي لي ورقرا وأم كتابي لدواء ويباسي فصل علمي بوكردين، فصلك ما وباسك الأخلاق والسير هر فصلك يبونا وناوليناو. يكم كلمة ئامۆژگارێکی زۆر گەورە و مروارێکی زۆر گەورە بە ئێمە عەتاکە. مروارێکەی ئەمەیە ئەفەرمێ احرص على أن توصف بسلامة الجانب وتحفظ من أن توصف بالدهاء. حريص بە لەسەر ئەوەی کە بە کەسێکی هێمن و لەسەرخۆ و هادئ ئەژمار بکرێت لەناو کۆمەڵگە، وەسفدار بکرێت بەوە. زۆر حەزەر کە لەوەی کە خەڵک بە دەها و زیرەک و لەبلەبان و ئەوانە تێبگەن. مەسلەی دەها زیرەکی زۆر لە حەدی خۆی و وریایی زۆر لە حەدی خۆی خەڵک وەها تێگەیشتن ژیان بە باشی ناڕوو. بۆیە سەلامەتی جانب لە زمانی عەرەبیە بەو کە شێوازە ئەوترێ هەر کەسێک لە جانب و تەنیشتی تۆ بوو هەست بە ئارامی بکە. جانب یعنی تەنیشت وانە سەلامەت الجانب، یعنی هەر کەسێک لە نزیکی تۆ بوو هەست بە ئارامی بکە. ئەفەرمێ هەوڵ بدە بەو سیفەتە بناسری کە هەر کەسێک لە نزیکی تۆ بوو سەلامەتە، ئارامە لە قسەی تۆ لە فکری تۆ بە هیچ شێوازە هەڵە بەرامبەری ناکەی. ئەمە بکەرە سیفەتی سەرەکی خۆت. زۆر ئاگەر لەوە بێ کە بە داهیە بناسری. طبعا ئینسانەکان ئەوانەی کە داهیەن زۆر کەمن، ئەوانەی کە بە داهیە ئەناسرن زۆر کەمن. ئەها لەناو ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم یان لەناو عەرەبا بەگشتی ئەڵێن داهیەکانی عەرەب چەند کەسێک، مثلا معاویە کوڕی ئەبوو سوفیانێکە لە داهیەکان، عەمری کوڕی عاسیەکە لە داهیەکان. ئەمانەی کە ئیتر کەس ناتوانێت بیان خەڵەتێنە و ئەتوان هەموو بەرامبەرەکانیشیان بخەڵەتێن. باشە ئەوە داهیە کە خوێندنەوەی بۆ شتەکان پێش شتەکانە، پێشەوەی واقعەکان ڕوو بدەن ئەی خوێنێتەوە، پێش نەفەرەکان نەبینە، پێشەوەی مامەڵەی لەگەڵاکە خوێندنەوەی خۆی بۆی هەیە بۆ ئەو نەفەران. ئەفەرمێ زۆر ئاگەر لێ بەوە نەناسری، لەناو خەڵکە نەڵێن ئەم کەسە زۆر وریایە و زۆر داهیە و زۆر گەورەیە و ئەمانە. ئەفەرمێ ئەو کاتە فەیەکثر المتحفظون منکە، خەڵک حەزەر لە تۆ ئەکا، لێت نزیک نابێت، ئەترسن لێت نزیک نابنەوە. ئەڵێن احتیمالە لە نزیک بوونەوەمان وەسا بمان ناسێ زیاتر یا فێڵێکمان لێ بکایە بەو شێوازە. حتى ربما أضر ذلك بك، هەندێجا زەرر لێ ئەدا ئەگەر بە زیرەکێکی زۆر گەورە ناسرای. وربما قتلك، جاری وهەیە بە کوشتنت ئەدا زیرێکی زۆر. طبعا ئێمە صفەتێکمان هەیە، صفەتی پیاوە گەورەکانە، ناویان لەناو التغافل. التغافل یعنی خۆی گێلکردن، یعنی خۆی گێل نییە، هەموو شتێ ئەزانێ، غافڵ نییە، تەغافلەکە، خۆی گێلەکە. ئەفەرمون ئەم تەغافلە من شیمة المەکارم. ئیمام ئەحمەد ئەفەرمێ تەغافل چییە؟ من شیمة المەکارم، ئەخلاقێکی زۆر بەرزە لە ئینسانە. هەندێجار لە هەندێشت خۆی گێلەکە، خۆی لێ نادا، ئەژزانێت چۆنە، ئەژزانە مەسیرەکە چۆنە، بەرەوەی کوێ ئەڕوانە. بۆیە دەهای زۆر خراپە، جاری وهەیە سەرتەخوا. ئێستا مەسەلەن زۆر کات ئەو کەسانەی کە نزیک ئەبنەوە لە دەسەڵاتداران و ئەوانە ئەگەر زۆر زۆر داهی و زیرەک و وریابن و لە هەموو شتێ تێبگەن هەرزوو سەریان نەخۆن. ئەڵێن بۆی لە هەموو شتێ تێنەگەن، لە جەهلێکی عمقا با بمێنەوە ئەو مامەڵە گەورەیان لەگەڵا ناکەن. بۆیە ئەم قسەی ئیبن حەزم بۆ ئێمە ئامۆژگاریکی زۆر گەورەیە. طالبی عیلم ئەبێ خەڵک بە داهەیەکی زۆر گەورە سەیری نەکە، سادە وەکو کەسێکی زۆر ئارام و ئەمین مامەڵەی لەگەڵا بکە. ئەبێ هەوڵ بدا بە ئارام و ئەمین بناسرێ، نەک بە زیرەک و وریایی. طبعا ئێمە عالممان هەیە، زیرەکمان هەیە، زۆر کەسمان هەیە قسە ئەکات لە بلەبانە، زیرە کەشتی لەبەرەوە ناکاتە عالم. عالم ئەوەیە ئەخلاقی ئەهلی علمی تیابێ. ئەخلاقی علم لە دەم پاکی، لە زمان پاکی، لە دڵ پاکی، تایەتی دڵ پاکی. بە حەیەتی ئەهلی علم خراپیان بۆ کەس نەویست.
ويا حياتي أو جورا بياوانا أخوانيتو كأهل علما سرسورة من شون ما مالين لقال دجمنا كان ينكردو بلام زيرك كان جياني أن أخوانيتو يا سيركي أبيني خوانا هلاي لبران بركان بدوزنو يكن بحالله وخير خير وفرتني أخوي هلاي شان بينما هيج إنسان نية صاحبي هلا نبي أجر إنسان بعيني عقل سيرك كهلاي لهركسي بيني خوي بيجوان نابه بوي أبي زور أجمل لو أبي هميشة لقى الخلق وهما ملكين سلامة الجانب حج كزلن زيكي إما بو أرامي سلامة الرويتيبك بدها وأمانة ناسرين دوات الزرر اللي أدا هند جاج برا كشتر ما نبا ممكن أو ندور يعيد دركه باش الدولة اللي تترسي وكاتبه كشتن الروي بإذنك زور بالنرمي وهي مني كاركاني خود جبجيك مرواري دوم كبو من باسك ابن حزم اشتكي زور قرنقة توقعي مصيبة كان توقعي مصيبة أفرمي وطن نفسك نفسي خد رابن على ما تكره لسر حتجيش تبدنا راحة نفسي خد إلى سر رابن بنمونا مثلا إنسان بنمونا باوك مردي زورنا راحة يعني راك بشتي بيا وأشكي أزاني أجر 100 سال عمرت بي باوكت هبي هشتا السيبري لبشتا وهي تو أبارزي كباوك نما إنجا إتر هستك إنسان طبعا مكروه هيك زور قوري بلام تولى خيالي خوتا بير كرو أجر باوكم مرتشي أجر دايكم مرتشي أجر خوشوي سترين كسم مرتشي كراكم مرتشي براكم مرتشي خزانة مرتشي همو أمانة بريار دابي لنفسي خوتا خود آمده كده بو هرشي مصيبة لسر زوية أجر وكو أهلي غزة من لهاتشي مال چیه و خانو چیه و سیاره چیه و خواردن چیه و سفره چیه و آوی گرم چیه و رامان کرد وکو نواتکان چی وكو كيمياء هلا بزمان لي هات شي جاري كثير هم وطن نفسك بما تكره نفسك بما تكره همش التوطين نفسي خوتك لقل خوتا امام الله كحرشي خرابه بين الذهن خود باشا وانا من لي بسرا هاتشي بوي اقر لحالتك امشت الرويدا برامبرت او كاتي يقل همك اذا اتاك كاتي او مصيبه الرويتي كردي هم غمت كما بيت شكو تو بيشتر استعدادات كردو خود اماده كردو للذهن نفسي خوتد اماده كردو اما زور قرنقه طالب علم دائما ابيت توطيني خوي كرد به فكري خوي ورقرت به دون نمونتان بوي هرمون ببير ما دوستي كرشي هور بروسكليا كشتي زور بينا راحت اقريا ونراحت ومن شم سردانم كرد وتي بخوما صا كاتي او مصيبه من ابويا اشتا خوم حاضر نكردو بوي قصكيم زور بي دقيق وجوان بو فعلا انسان خوي حاضر نكر بو مصيبتي روي تاكل اجنيشكي ابي استعدادي ورقرت بين نفسيا بو هرشي مصيبتي سر زي بريكه بين بيش هاي خذ باشا من دسم براتشي قاسم براتشي نخوش قبيني من وكو او بومتشي همو امان لنا اخي خوتها ليك بدروا وطن نفسك بذلك خو اجر ام بلايات زور باساني بسرتواتي ابريو ناتشكيني خذ اجري برامبري وان لم تستضر بتوطينك اولا افرمي ولم تستضر بتوطينك اولا بلام ام ذكرانيك يتم يشكتو خوتي بو حازرك امان هي الزريلتون هذا اگر نهات الحمد لله سباسي خواكم لسدي اگر هاتيش خم استعداد كردو خم ورقرتو لي او النمونيه كم بو كارزم كرن او برا ابو شواز النمونه دوهم تازه لفقيتي بو بنملا يتر هر كسا مزقوتك مان ورقرتو مش مزقوتي زور شرم ورقرتو زور كون واوانو حمر روجي ام شوردو باكم كردو جاو كات زماني او زمانه اما ابو كهرباء وانا شراها حمر روجي بوريش را كانم اشوري ترتيب اكنوتي باكمتي اكنم اهج دوكلكاو ترتيب قدام انا او بيجنجي بياني بنيو ساعاتك همو او بابلن شرانم همو هلا كده زمان شرابو ان جاء فرشام ابرددر ام تكان ام هنا جوره وزه ترتيب مكر دوستكم هاد بو مزقوتك سيري كرد فعلا مزقوتك زور كاول بو بلام زور باكو تميز جوان جو خادي مشتي نبو وهم لي كرد بو كهاتي تنوي هسته باراميك اموشغاري كي زور غوري كردم وتي ما صاب دايم تو زور غرينغي بشتي هيچ مزقوتي ما خرنا ودلت بو اگه دريان كردي نشكي غمبار نبي منش فتره هر بيرم لو قصه اكردو فعلا قرارم دا تمجا كريما لو مزقوت دركره شي اسمه مزقوتيتر او يتر درك اسمه دانيتر يكمين غورس كبرم كر لي يكمين مزقوت دركره
لە دووەم دەرکرام لە سێهەم دەرکرام لە چوارەم دەرکرام ئەچوومە هەر مزگەوتێکەوە حکوومەت پێ ڕازی نەبوو بەزمەکەم بۆ دروسە و باشە ئەم کەلیمەیە ئیستعدادێکی ذاتی دابم چونکە ئەو ئینسانە ئیستعدادی ذاتی هەیە ناکەوێت ئەسوە احتیمال لە مێشکی خۆیان دائەنێ چی ڕوئەدا با ڕوودا ئەچێ کاری خۆیەکە قەت دڵی بە هیچ شتێکەوە بە هیچ کارێکەوە نابەسێتەوە بە هیچ شتێکەوە لەسەر زەویان نابێت دڵە ببەستیتەوە جاری وایە ئینسان دڵی بە سیارەکەی و ئەبەستێتەوە پێی زۆر سیارەکە وەرەگەڕە ڕەکشێتە بێ یان دڵی بە ئافرەتێکەوە بەستووە تاک بۆی نابێ ئیتر ئەڵێن وەکو مەجنونی لێ مەجنون ئەبێ هاوا بڵێ باشە هەیە نەوەڵا بە عەکسەوە بە پارەوە پارەکەی ئەدزرێ ئەکەوێتە سەر جادە باشە من اعتمد على ماله قل اعتماد بخير سر مال كمك هيج نية من اعتمد على عقله اختل اعتماد سر عقله زيركي ودهاي خداني كل شيء تبي عقل شيء يعني ها من اعتمد على سلطانه ذل هر كسي اعتماد لس السلطانة كي دابني وأمانة ونموني تازة بشارة سد زليل أبي ماشا صدام الزليل أبي شيء ترى الدنيا كونة أما نخلق تيا الزليل وأنا ملك تيا الزليل ولا جمارنا يعني. زماني فرعون وكخوا باسكاتو ولا بيرك ولا سر زي خلقه الزليل أبي ملكي قوري أكبر أفرمي أوي أمره لدوري عرشيا هل هلي مخلوق سبي أم حلال لدوري نعشيا والولي مخلوق خو أجر هر نشكوي بياني دو بياني أمره خلق هل هلي بولي أداس بيني والولي بوك ماشي كوتو لبرو أبيت توطيني نفسي خوتك أو أمشجاري ابن حزم زور قوري خوت رابيني لسر هرشي بلا مصيبة لم سر زويا خويا من آمادم خزمتي دينك تو أكم هرشي مصيبتي أم سر زويا بالروما من هر خزمتك لسجنا بمخزمتك لدروي سجن من خزمتك لبت قنارة بكرة تملم لو لحظاتهم ليا ناشي ذكري تو أكم بمخنا وأجروك إبراهيم هر ذكركم بمشار بمكن دولته هر ذكركم هر لقلتهم توطيني نفسي خوتي لسر ما كردي ويبهيش يوازك هر بلا مصيبة الرويتية كردي الدنيا ولينا يتويك تصورك أن إما فقيه ما لقل أبو جيرا سيز اللي شو زين ليه بحياتي ناتو بفقيتي تخو فقيه ماشا أبي خوي حاضر كرديش ليه دان شي لبرخاتي خو قرتن شي لبرخاتي خو أو فضله وبرزبونه وقوربونه دروزبونه تصور كان جاري ويا كسي يك مصيبتي بسوق أزان بويا ها ابن حزم متنبي قصي زور عظيمة أو قصي أفرميم ويصغر في عين العظيم العظائم كسي جورا بلاي زور جورا وشتي زور جورا لبيشتاي وبتشوكه نايخة ها بلان بعكس ويعظم في عين الصغير الصغائر اگر کسی خوی صغیر و بچوک به شتی بچکلا لبردمیا بزور گوره ایتر بدیار اوشتانه و دانیشه جاری و یک مصیبت اون دبلا و گوره ابی جانی هم کاولکا بسریکا بویا امشگاری ابن حزم زور به هند ورگرن لهم حياتي ملايتي تانا فقيتي تانا سودي لي ورقر شو كما يكك لخالة جوهرية كان كإنسان لراسية لم كارواني خواناسية كأروا يعني لكارواني جيانا بقشتي كأروا أبي استعدادي ورقرت بو هرشي بالله مصيبة بريكة اللي يبدا زور طبيعية بيان يشق لإيمة تنها شاي بجولي تنها زماني كل زماني شي نجولي بس ضلي إشك مروفين أنواع مصيبة توشبين أمره مسا عزته هي وخلق هرهمية بدوت زور طبيعية بيان كالسلام اللي نكت شي يعني عرض لكن الإمام البخاري كان كسي يكمل بشتين يوجيان كل كاتي وفاتي وزور زانا وداناي قورة هون لدواي مردن خواهي قورة ناوي هرشتون تولى سرزوي با ناوي شنو من تولى سرزوي أعمال صالحة كاين لسرزوي أماننا بويا زور قرنجة إمامانان أم منهجيتيك داي الرجال رحمة خواهي لبي ابن حزم الأخلاق والسيرة لدلي خو ما نتوجه جير ما بيكر بك أبو وطن نفسك على ما تكره خد أمادك بهرشي نارحتي هيك رتيبك نفسي خد رابنا لسري أو كاتيك الريت يكردي أو كاتيك مثلا خد راهنا يقل همك إذا أتاك أم خو أمادك وهاد لي أكا باش هم وغمت كم أبي أجر أو بلايان الريت يكردي كم يشكي خد حازري كردوا ولم تستظر بتوطينك أولا كم جارك خد أمادك خد زرك اللي نادا وني أو بلا مصيبة الروتيك ويعظم سرورك ويتضاعف
إذا أتاك ما تحب مما لم تكن قدرته. وزور ناخد هزب آراميكي زور قورأك مضاعف باشا چەندین جارەت و خۆشحاڵ ئەبی کاتێکەوە خۆت داناوە بۆ ئەسوە احتیمال کەچی دەرگای خێری خوا بەسەر تاکرێت دادناوە لە ژیانە زۆر بە فەقیری بژی کە ئەبینی خوا نعمەتت پێ ئەدا سەری بۆ ئەخەیتە زەوی سوپاسی ئەەکەی باشە ئەوە نییە کە تۆ بۆ داناوە لە مێشی خۆ تا تەقدیرێک لە خوا شتێکی زۆر گەورەتری دایت تۆ تەسەوورکەن ئێمە کۆمەڵە فەقێ بوون جارێکیان دانیشتە بووین بیرمان لەوە ئەکرەوتمان حتا مردن مزگەوتمان دەست ناکە ئەمە لەکوێ خزمەتکەین تازە تەواو فەوتە لە حی شوێنێکمان دەست ناکە باشە لە تەوەقوعاتی ئەمە نەبوو خوای گەورە لەو مزگەوتە ئەتخاتە ئەویتر لەوێت بەبێ ئیرادەی خۆت بۆیە کاتێککە ئەچیتە مزگەوت خوا مزگەوت زۆر سوپاسی خوا ئەەکەی لەسەری کە پێ عەتا کردووی ئەو نیعمەتە گەورەی پێداوی بۆیە ئەبێ خۆت ئامادە کردبێ ئەم ئامادەکاریە هەر هەمووی خەیر و بەزەیە بۆ تۆ جاری وا هەیە هەرچی موسیبەتە لە یەک کاتە ڕووتی ئەکە یعنی بەڵایەک نییە دوو نییە سێ نییە هەر هەمووی هەجوومە کاتە سەر غەم و پەژارە داتەگرێ ئەفەرمێ ئیذا تەکاثەرەت الهموم سەقەطەت كلها قاعدەیەک بۆ ئێمە دائەڕێژێ ئەڵێ هیچ نەترسی کاتێ هەرچی غەممە هەر هەمووی کۆبوو هێرشیان بۆ هێنای تبزانە کاتی ئاوابوونی غەمەکانە نامێنێ ئیتر غەمەکان ئەڕۆن تساقطت يا سقطت كلها هر هم بيك ولا أشي لسرد هيز بيخم بلو بوي إنسان كاتك هم غمي زور رويتي كردوان الدنيا اللي أنا يتويك ديار النشاني فرجي خوا ورحمتي خوا بزي خوا أو جي ترى لمرواري كاني ابن حزم كبأيما عطاك مسألة اما كلمة وفاء لزماني كردية وفاء بۆ کەسێک بەکارهێنین کە ئەگەر چاکەیەکی لەگەڵا کرد لە پێش چاوی بێ بەس وەفا لە زمانی عەرەبیە بۆ معنایەتر ئەگەر وتێ ئەم کەسە وەفای هەیە باشە ئەڵێ یعنی چی یعنی ئەگەر عەهدێ پەیمانێکیدا ئەمانەتێکدا وەفای هەیە جێبەجێەکە عەهدێک و پەیمانێکە لەگەڵا بەس وەفای هەیە جێبەجێەکە وەکو خۆی دەستەبەری ئەکا دوو کەسمان هەیە ئەو کەسمان هەیە غەدر ئەکا کە وەفاکە جێبەجێ ناکە و کەسمانێک کە وەفاکە عەقدەکان وەکو خۆی جێبەجێ ئەکە یەکیان پێوتێ وەفی یەکیان پێوتێ غادر ئەزان ئەو کەسەی کە ئەسڵا لە ئەسڵا هەر غەدار بێت و ئەمانە ئەگەر کەسێکی دەوڵەمەند مەسەلەن ئەمانەتێکی باتێ بۆ ئەوی کەسە دەوڵەمەندەکە سیقەی پێ بکاتێ ئەمانەتەکە لە کاتی خۆیان ئەباتەوە و خۆی ئەباتە پێشەوە ئەمانە بەشکم شتێ پارەیە شتێکی دەستکەوێ چونکە ئەهلی مالە ئەهلی دنیایە ئەزان ئەو کەسەی کە با بڵێن وەفیشە با ناوبانگی دەرکەوت لەسێ عەقدەکان جێبەجێ ئەکات و ئەمانە جارجارەکە کەسێک زانی هیچی نییە و ئەمانە گوێ ناداتێ ئەوش ئێمالیەکە حەقەکەی ناداتەوە ئەو ناکاتەوە وەفای حەقیقی طبعا وەفی حەقیقی ئەو کەسەیە گەورە و بچووک و ئەمانە لای یەکسانە بۆیە ئەفەرمێ چی ئەفەرمێ الغادر يفي للمجدود ئەو کەسەی کە بە غەدر ناسراوە لە ناو خەڵکە ئەو کەسەی کە هەبوو بێ ئەم ئەچێ وەفا بەرامبەری ئەکا ئەگەر هەرچ پەیمانێکی لەگەڵدا ئیباتە سەر چونکە زانێ هەبووە والوفي يغدر بالمحدود ئەو کەسەش کە بە وەفا ناسراوە نەک وەفی حەقیقی ها وەفی حەقیقی فەرق ناکە ئەو کەسەش کە بە وەفا ناسراوە لە ناو خەڵکە ئەچێ غەدر ئەکا لەو کەسانەی کەوە نەبوون باشە زیادە ڕێی ئەکا لە حەقیان وەفاکە جێبەجێ ناکە لە کاتی خۆیان ناچێ بەدەمیانە والسعيد كل السعيد في دنياه من لم يضره الزمان إلى اختبار الإخوان هەمومان ئێستا ئێمە کۆمەڵە ڕەفیق و برادەر و خۆشەویستمان هەن خۆشبەختترین کەس ئەو کەسەیە کە حاڵی کارێکی بەسەر نایە کە بچێ ڕەفیقەکانی تاقی کاتەوە هەر بە جەماڵ و جوانی لەگەڵێکە ئەمنەوە تەسەوەرکەنە سێوە کۆمەڵە فەقێن پێکەوە خوای گەورە هەڵی بژاردوون لە شوێنەکە ئێوەی کۆکرێتەوە کردنی بە برای یەکتر ئەم تۆزە زەمەنە هەمووتان مراعات یەکترەکە چوە کەس ئیشی بە کەسی تر نیە هەمووی لە یەک مستەوایە هەمووی مراعات یەکترەکە زەمان زۆری لەبەرە زۆرە ڕوە خۆشبەختترین کەس ئەو کەسەیە وەهای لێ نایە زەمانە وەها زەلیلی ناکە مەجبور بێ براکانی تاقیکاتەوە بزانێ وەهایە مەسەن تو محتاجی قەرز بێ بچێ بۆ لای ئەم برای ئەو فەقێ ئەویتر بزانێ کەس قەرزی ئەداتێ
أفرمي السعيد أو كسي خواتوشي أميناك شو أجرنا كائني إنسان كان لو كانت الزحمة أنا درك طبعا إما لم زمنا بتأتي زمني برايتي أو أنما هو تصور كان استئمك ألين كاك برايتي إسلامي ما شاء الله ما لقى ترى إنما المؤمنون إخوة ونيا أو أخوة أجيان فرميتي مسلمان بس بران تصور كان وازل براي مسلمان بين ورنا سر براي حقيقي شو كان براي شبهه وبراي حقيقي شو أنا لقى براي تصور كان يساتشان برا هي لبروي يرقي لجنكي أو يعني جنك قصيكي كدو أم برا ناشي بمالي أو برا قصيني لقى أو برا ترى جاري خطوة كم تلا سر برا بيا كات زور قرية ما صار سيانز صار برا كم لسر جاي برا جمنا يلا بيبي تصور ك إما النمونة ببرا بينه وكان برا أذن برا للشريعة تاتشان قوري أذن أجر كسي إيمانيانا سيري براكي كات شون ما مالي لقى لاك لروي مادة وشون جاري واه شر كان لسرسي ولا بس الزبي باشا أو توزي إيبات أو لا مش توزي نتام لا توزي زبي للادي ملايتي ما كرد دو دار هون دو دار يانزكز لبنيا كجراو أمانة أنو هي ماشي يانزكز كجراو بدو دار كوركيش خلقي ولادي تركز نيورا بسبونا شو هردو دار كبر كالصاحب إنه يناي السوتاني كري بخلص وتبقى النجاة ما بين شر وشر إن جاد بنكشي در هنا بو منطقة تخذ كردو حس كذا هو كذني إذا شوين السنوري شو أنا كتشويه دار كان اللي تكتشو يانزا كذا ليه كوجر سدو دار هو شيء إنساني وكاتباسي براءة كين كألين براي إيماني كورا براي إيماني أبي النمونة بينه ببرايتر إس برايتر كاولا ليشويه براي إيماني نمونة بين مو سير كان إمام علي مقولة شيء هي أفرمي والله أو كسب برام نية أجر ببي برزدزنك بجرفان نجيشت تبلي برايتي لقلنا سير كأوانا شون بيشتر لقل يكتر جياو نية لقاسك من أخوي بميل أخوي بارا نجيشت تحدي برايتي لقل شو أي استئمة شون حموك السنوري خوي قباتك إسا زمانان يقلموا بسويته أبون أو باخانا يكباخ نبو السنوري هبه خلق بعقل إزاني تاو برده من يجوي توام شيء هات برجين كاتو ترتيب كاتو بوي كزنتنا وباخكيو باش باخكي خوم باكزنيتنا ومستقل بيو ويش بركتنا ما ولا سرزبي او محبته او خوشويستي ولا انما بويا ابي زور هوشيارانا ما ملكري لقل مسلي امقصي ابن حزم كافرمي السعيد كل السعيد حجي ساعته الى الدنيا كسيكا او كسيكا ناتشارنا ببركاني تاقيكاتو شو كبرى كان تحقيق كرده وسيرك أوانيش يا برادنين وهرب براتي بمنه خوا ما لنا كيكتري تحقيقين بوي محبة براتك بمن شو قلنا محبة براتك تيكتش بوي دائما إنسان أم كلمة إلى بيشاب والسعيد كل السعيد في دنياه من لم يضطره الزمان إلى اختبار الإخوان ماشا الزمان وايلنا كان مجبور به برأكاني هالصنجان بوكو تاقيان كاتو قاعدة شتير زور قرنقل ابن حزم ياقوتي كتير ومرواري كتير كبيمان أدا أفرمي لا تفكر في من يؤذيك بير مكر ولو كسيك آزاري تؤدا ماشي خود مشوج مكا كسيك غيبتك بأسك جوانت في أداقس هر بيريش اللي مكر أو هيجني أو كإنسان أبي زور قوربي لو أجر هاتو مشكت بوانا وما نوكرت تصور كأفوتي حرب مراق خوتا كوجيته وهي تشبه نكرا حل شويني خوتا ييتو أرويتو مشكل مشوج وخول لنا ولا بلاش كبرى لا يبغى خوي شويني خوي خوتو هيج مشكلة إن تولي خوش برس كدو لا تفكر في من يؤذيك حركسك يا عزت وأزات هربيريش لما كرو فإنك إن كنت مقبلا فهو هالك أجر تو روكي تخواو لقى الخوايا بي مقبل على الله أو كلمة عند جار ما أنا أكرته بغلط ليرى مقبل ابن حزم ما بس يبي مقبل على الله أفرمي أو كسيك إقبالي ولا إخوة كردوا أو دجمناني برحمين هالك هم تيأسنا منته ما كان لله ينمو وما كان لغير الله ينقطع باشا أم نموءك قشأك ما دام مقبل على الله أواني بركاني كآزاري أدن هم هالك تيأسنا وسعدك يكفيك أو خوش حالي وخوش بختي وآرامي خود كهت الأخوة ناسية بس
بۆ خۆت سەرقاڵکە حەقت بەسەر خەڵکەوە نەبێ هەر با قسەت پێ بڵێن هەر با ئەو بکەن هیچ مێشکی خۆت مشەوەژ مەکە. وإن كنت مدبرا ئەگەر پشتێ لەخوا بوو فكل أحد يؤذيك هەموو کەسێک ئەو کاتە ئازاری تۆ ئەدا چکە تۆ بینەکەت لەسەرەوە تێک چووە وەر لەسەرەوە بینەکەت ڕێککەرەوە هەموو سەرزەی با خراپەت بڵێ چ باکتە باشە ئەگەر کەسێک عەبدێک لە عەبدەکانی خوا لای خوا قبول بێ بە هەموو خەڵکی سەرزەوی قسەی پێ بڵێن ئەو لەوێ قبوڵە. ئەزان پێغەمبەر هەبووە بەو عەزەمەتەی خۆی هاتووەتە سەرزەوی یەک کەسی لەگەڵا نەبووە ئەم سەرزەویە گەورە بە تاقی تەنها بوو هیچ کەس ئیمانی هەر خەڵک گاڵتەیان پێ کرد حتا وەکو کوژراوە و شەهید کراوە هەر خەڵک گاڵتەیان پێ کرد و هەر باکیشی نەبوو. مهم پەیوەندی لەگەڵ خوای خۆیان باش بوو. ئەهلی سەرزەوی چییە لێو ڕازی یا لێو ڕازی نەبن مهم خوا لە تۆ ڕازی بێت. بۆیە ئەفەرمێ ئەگەر هاتوو لەوێ مدبیر بووی پشتێ لەخوا بوو فكل أحد يؤذيك هەموو کەسێکی تر ئازاری تۆ ئەدا چکە بۆ دڵ ساغ نییە ساغ نییە کارەکان لەبەرەوەی خەڵک لە خۆ ڕازیکە خەڵکیش پێ و ڕازی نابێ دائیمە کێشەتە بێ مشکلەتە بێ. وێ جاری وایە ئینسان کارەکانی لەبەر خاتی خەڵکەکە ئەزانن جاری وایە بە قسەی کەسێک ڕێک ئەم دائەشکێ بەسەر یەکات دنیای لێتەوە جا چییە با کەسە قسە بکە گریمان کەسێک هات ئیهانەی تۆی کرد قسەی زۆر کرد لەسرت بە سوک سەیری کردی ئەوانە کەی مشکلەی تۆن تۆی ئیماندار ئەبێ زۆر ساغانە مامەڵەکی لەگەڵ خوای خۆتە. تەسەوور کە ئەگەر ڕازگۆبی لەگەڵ خوای خۆتە ئەو کەسانەی کە ئازاری تۆ هەمویان هالیکن هەمویان ئەفەوتێن تۆ هەر لەسەر ئیشی خۆت بەردەوامی ئەمێنیتەوە ئەڕۆی بڕواکە نییە. ئەم ئەهلی دینە ئەگەر خەریکی دینداری خۆمان بین 50 دەوڵەت ئەگۆڕێت تۆ دینداریەکەت هەر ئەمێنێت. ئەمڕۆ باسی موسای کاظم بۆ کردن 4 خەلیفەی گۆڕی باسی ماوەردین بۆ کردن 3 خەلیفەی گۆڕی. لە گوندی وێنە پیاوێکە بووە ناوی حاجی کەڕەم بووە. حاجی کەڕەم پیاوێکی زۆر دنیا دیدەوە ئەمانە بووە وەختی خۆی ئاغا سەرکاری هەبوو سەرکار لە ئێوە خۆ هەیە سەرکار لەزان وانە سەرکارەوە بۆ ئیشی بە خەڵکە کردووە ئاغاش لەو سەرەوە خۆ ئاغا ناتوە بە خەڵکە بڵێ ئیشەکەمە بکەن سەرکار هات ئەڵێ ئیش داسێکی هەبوو ئەوەی ئیش پێ کرده بوو تەوان داسکە ئیشی زۆر پێ بکەی ناسکە بێتەوە ئەڵێ هەر تۆزە ئیشی پێکرد لارە بوو دانیش ئەڵێ وەردەوە دەستێکە بەڕێکردنەوەی هەڵێ لەو کاتە سەرکارەکە هەداوانە وتی حاجی کەڕەمەوە وەچی خۆ مەشغوڵەکەی ئاگام لێتە زوو خۆ مەشغوڵەکەی چاکیەکەی تۆ ئەمانە ئەڵێ وشی خۆی تێک نەیە وتی بەخوا بەم داسە لارەوە ناسام 3 ئاغای وەکو ئاغای تۆم هەمووی تێپەڕانەوە چاڵێ عمری درێژ ئەمەی تۆش تێپەڕێن ئەمەی تۆشە ڕوا باشە خۆ مانوومەکە لەگەڵیە باشە کاتی ئەزانی هەب ئەم داسە ئەویش تەواوەکە داسەکە تەواو نەبووە 3 ئاغای تەواو کردووە کورە ژیانی تۆ تەواو نابێت 10 دەوڵەت ئەگۆڕی هەر تەسەوورکەن ئەوانەی لە پێش نەوەتەکان کەمێ ژیانیان کردووە یعنی ئەوەندە سەریع شتیان بینیوە گۆڕانکاری بەسەر هاتووە هەر عەجایب لێ ئەوانە چین لەبەرەوە خەریکی کاری خۆت ئەبی خەریکی دینداری خۆت ئەبی ڕوود لەخوا ئەبێ سەیری هیچ شتێک ناکەی والله ڕوود لەخوا نەبێ لە هەرچی شتە ئەترسی کە ڕوود لەخوا بوو کاری خۆتەکەی حەقت نییە ئەم سەرزەوی هەموو کاول بە کاری تۆ نییە تۆ ئیشی خۆت هەدەفی خۆتت هەیە خەریکی ئیسلاح و چاکسازی لەناو کۆمەڵگا کارەکەی ناوەستی ئەگەر گەیشتمە ئامانج حکمی خوا لەسەر سەویە بەرپا ئەکەم نەگەیشتمە ئامان لەو ڕێیا شەهید ئەبم لەو ڕێیا ماندوو ئەبم لەو ڕێیا برسی ئەبم تونی ئەبم مهم کارەکەی ئەوە گرنگە. کۆتا قسە و مرواری ابن حزم کە لە خزمەتی ئەوەستین ئەفەرمێ طوبى لمن علم من عيوب نفسه أكثر مما يعلم الناس منها. هەموو ئینسانە کۆمەڵی هەڵەی هەیە ئێستا هەر هەموو یەکێک لە ئێمە ڕیزی هەڵەی هەیە بڕێک خەڵک ناسیوێتی بینێتی بڕێک نەیزانی خۆشبەختی بۆ کەسێک طوبى یعنی خۆشبەختی بۆ کەسێک عیبەکانی نەفسی خۆی دەرز لێ وەرەگرێ لە خەڵک زیاتر. ئێستا هەر یەکێک لە ئێمە مێژووی ئەو پیاوە گەورانە ئەخوێنیتەوە دنیای هەڵە و ڕخنە ئەبینیت و دەرسی لێ وەرەگری. خۆشبەختی بۆ کەسێ لە ژیانی خۆی و سیرەتی خۆی ئەخوێنێتەوە لە عیبەکانی خۆی دەرز وەرەگرێ زیاتر لەوەی خەڵک دەرسیان لێ وەرەگری. باشترین کەس ئەو کەسەیە عیبەکانی خۆی چاوی ئەکاتەوە عیبەکانی خۆی ئەبینێت تەحدیدیانەکە دەرسیان لێ وەرەگرێ پێش ئەوەی خەڵکی دەرسی لێ وەربگرێ. چونکە هەر یەکێک لە ئێمە بە تەبیعی تووشی ئەم حاڵەتە ئەبین خەڵک دەرسمان لێ وەرەگرێ سوود لە هەڵەکانمان وەرەگرێ دەی پێش ئەوەی خەڵک سوود لە هەڵەکان وەربگرێ خۆشبەختی بۆ کەسێک خۆی سوود لە هەڵەکانی خۆی وەرەگرێ خۆی سوود لە ژیان و سیرەتی خۆی وەرەگرێ پێش خەڵک. ئەوەش یەکێکە لە مرواریە زۆر گەورەکان کە ئینسان بتوانێت عیبەکانی خۆی چاوی بکاتەوە عیبەکانی خۆی زەحمەت عیبی خۆی بینێها.
هەموو ئینسانێک لە علمی نەفسە ئەڵێ خۆشترین ناوی خۆیەتی بەلایەوە، جوانترین کەس لەسەر زەویە خۆیەتی، عاقڵترین کەس هەر خۆیەتی، پێی وایە خۆی ئیتر حیج عیبی نییە، لە خۆشەویستی ذاتی خۆیە عیبی خۆی نابێ. تەسەوور کە ئەوە ئەچێتە بەردەم ئاوێنە سەیری خۆیەکە ئەمانە لە تۆ بڵێ لەم سەر زەویەکێتر هەیە وەقدە من جوان بێ، یەکێتر هەیە وەقدەر من مهم بێ، یەکێتر خۆی وا ئەبینێ طبعی ئینسان. ویا ڕەحمەتی خوا لە ئیمامی غەزالی بێ ئەفەرمێ خوای گەورە وەهای کردو سبحان الله لە مەسەلەی عەقڵە هیچ کەسی عەقڵی خۆی بە کەم نازانێ، هەمووی عەقڵی خۆی بە فول ئەزانێ. ئەگەر خۆ حاجەمان بە عەقڵی یەکتر هەبووە ئەم خەڵکی عەقڵی خۆی بە کەم بزانێ ئەوانە ئەزانی ئینسان یەکسەر هەمووی شێتە بوو ئەکەوت، هەمووی خۆی پێ وایە عاقڵترین کەسە لەسەر زەویە. بۆیە زۆر مهمە عەقڵی خۆی بەلایەوە زۆر گرنگە. باسی کاسبی خۆیەکە ئەڵێ بە حەقی خۆ ئەمە نییە، ئەمە دەوڵەمەتی نەفەی سەر زەویە هیچیشی نییە، ئەڵێ وام کرد لە بازاڕە ئەوام کردووان. باسی مناڵی خۆیەکە پەروەردەیان ئەڵێ بە حەقی خۆ ئەمە هەر بڵێم چی ئەفلاتۆنێکە بۆ خۆی وای پەروەردەکردن وهاش بەس خۆی ئەوە ئەبینێ، چونکە ئەهلی خۆشەویستیە بۆ خۆی، بۆ ذاتی خۆی، بۆ ئەو شتانەی متعلقن بۆ خۆیەوە. بۆیە خۆشبەختترین کەس ئەو کەسەیە، ئەی خۆشحاڵی بۆ کەسێک کە عیبەکانی خۆی یەکەیە کە ئەبینێ و دەرسیان لێ وەرەگرێ پێش ئەوەی خەڵک بیان بینە و دەرسیان لێ وەرگرن. داواکەین لە ذاتی پاکی پەروەردگار خوای ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ڕەبی خوای گیان بە ئەهلی عەقڵ و علم و عرفان قبوڵمان کە. یا ڕەبی خوای پەیوەندیمان لەگەڵ ذاتی خۆتە زیاد کە، دڵمان وابەستەی دینەکەی خۆت کە. یا ڕەبی خوای کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ڕەبی خوای لەت ئەپاڕێنەوە لەت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت، خوای دڵمان ئارام کە، خوای دڵمان پڕکە لە خەیر و خۆشی و شادی یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای چاکانی دنیامان پێ عەتاکە، خراپەکانی ئاخرەت پەنات پێ ئەگرین یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای بمانگەڕە لەو عەبدانەی لە دنیایە مەسرورن، لە ساحەی مەحشەرە مەسرورن، لە ناو بەهەشتا مەسرورن. یا ڕەبی خوای بمانگەڕە لەو عەبدانەی لێرە دڵیان ئارامە، لە ناو گۆڕەکانە حاڵیان ئارامە، لە زیندووبوونەوە حاڵیان ئارامە، لە ناو بەهەشتا دڵیان ئارامە. یا ڕەبی خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە، هەرچی گوناهێک کردومانە لە هەموو عومرمانە عەفومان کە، هەموو ئەوانەی لەم کاروانە لەگەڵمانە بوون یا ئیلاهی داوا لێ ئەکەن هەمویان عەفووک، ئەوەی لەگەڵمانە تا سەر هات، ئەوەی بەجێمە خوای هەر هەمویان عەفووک. خوای هەر مسلمانە ڕقی لێمانە خوای عەفویکە. یا ڕەبی خوای ڕقمان لە هەر مسلمانێ بۆ خوای عەفویکە، هەر مسلمانێ غەیبەتی کردوین خوای عەفویکە، هەر مسلمانێ غەیبەتمان کردو خوای عەفویکە، هەر مسلمانێ ڕقی لێمان بۆ یا ئیلاهی عەفویان کە یا ڕەب العالەمین. خوای بەزەیی بەسەریانە بارێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوای هەر مسلمانە زیادە ڕەوی بەرامبەرمان کردو، خوای هەر هەمویان ئازاد بن و عەفویان کە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت، دڵمان وابەستەی دینەکەت کە یا ڕەب العالەمین، دڵمان وابەستەی خواناسی کە یا ئەکرەم الئەکرەمین. لەگەڵ دینا بمان ژێنە یا ئیلاهی یا ئەرحەم الراحیمین، بە دینەوە بمان مرێنە، بە خزمەتکاری ئەم دینە قبوڵمان کە. یا ئیلاهی ئەم دینە شیرینە بکرە چرایەکی ڕۆشنی ناو گۆڕمان، بە دینەوە زیندومان کەرەوە، لەژێر سایە ئەم دینە عەزیمە یا ئیلاهی حەشر و حیسابمان کە، بە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم قبوڵمان کە، لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە، سڵاوی دڵی ئێمە پێ بگەێنە، مەحەبەتی ئێمە پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە هەر مسلمانێ لەم سەرزەویە ئەوێ خزمەتی ئەم دینی تۆ بکە، خوایە تۆفیقی بدە، خوایە بەهێزی کە، خوایە جەماوەری زیاد کە، خوایە وەها بکە دڵەکان گوێی لێ بگرن، دەوری قەرەباڵەکە یا ڕەب العالەمین. خوایە هەر کەسێ بانخوازە بۆ ئەم دینەی تۆ یا ئیلاهی سەربەرزی ئەم دنیا ئەو دنیای کە. یا ڕەبی خوایە بەرەکەت بەسەر کارەکانیان ببارێنە، پیاوانی چاک بە دەوریانەوە کۆکەرەوە یا ڕەب العالەمین، خزمەتی زۆر گەورەیان پێ بسپێرە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە خزمەتی عیباد و بیلادیان پێ ببەخشە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت، خوای ئیخلاسمان پێ عەتاکە، لە ڕیا بمان پارێزە، لە تەکەببر بمان پارێزە، لە عوجب بمان پارێزە، لە جوبن بمان پارێزە، لە بخل بمان پارێزە. یا ڕەبی خوایە لە کوفر و نیفاق و شیرک بمان پارێزە. یا ڕەبی خوایە لە بیدعەت بمان پارێزە. یا ڕەبی خوایە لەت ئەپاڕێنەوە لەت ئەلاڵێنەوە، تاعەت و عیبادەتەکانمان قبوڵ کە، دەرسەکانمان لێ وەرگرە. یا ڕەبی خوایە گیان وەهامان لێ بکە کاتەکانمان بە فیڕۆ نەدەین، کاتەکانمان لە خزمەتی دینەکەی تۆ سەرف بکەین یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت، بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە، بەرەکەت بخەرە عیلممانەوە، بەرەکەت بخەرە زانستمانەوە، بەرەکەت بخەرە عەمەلمانەوە، بەرەکەت بخەرە نیەتمانەوە، بەرەکەت بخەرە کار و کردەوە و جیهادمانەوە،
بركت بخير الدعوة بانجواز مانو بركت بخير إصلاح بكار كان مانو يا ربي خويا ضلي مسلمان بوالاك بمان جرى لو عبداني لم دنيا ذكري خير كرين ولو دنيا ذكري خير كرين يا رب العالمين خويا شون إيمت شارته وعيبة كانت ونكردين أو خويا لا يخوت جورا من بك تبديل السيئات من كبحسنات يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خويا قول لقناه من الشوج بوري خويا لمن قبولك يا ربي